لە بەهارەگەشتی گوندی مڕاو دەروونێ دیارە لایە و بەڕێزانەمە مامۆستا هەڵبەس دەمەوێت سەرەتا تۆ بدوێنم مامۆستا چۆنی باش سپاس دەکەم بەخێر مامۆستاجان خۆشحاڵ بووم کە ئەمڕۆ لێرە بینیم بەنابەر ماویان نا وەڵی تقریبا ئێستا پەنابەر نیم ئیقامەت وەرگرت باڵە جنسیە نەگەری قامە تا 15 ساڵە کاکە 15 ساڵ وڵات تەمەنێکە مامۆستا هەڵبەس جار فەرموو باسی بەهارەگەشتەکەم بۆ بکە تۆ دووەم ساڵدا پێم وابێ بەشدار دەبی لەم وەکو بۆنێ بەڵێ پێشتر راتوین بەڵام بەو ناوە نەهاتوین بەس 2 ساڵە بە ڕسمیاوە کراوە بە بەهارەگەشتی مڕۆ دەروونیە وڵی خراپ نییە خۆشە لەخوا بە زیاتر هەندێک خزمەتگوزاری پێویستە بکرێ بەڵام هەر باشە باش باسییان کە باس بەش وڵای جا باسی چ دەکەی زۆر باس کراوە گویان لێ دڵزان بە دەی شەڵات گویان لێ دەبێ وڵای جاوە ستەتەوالێت و وەکانەوە بەڕاستی نییە ئاو نییە جادەکە وەک پێویست نییە ئەوانێک کە پێویستنەوە خزمەتگوزارانی کە پێویستن ڕۆژانە بۆ خەڵکی ئاسایی بەعام نییە برادێکمان هەر لە برادەکانی خۆمان باڵی گیان دەویست بێت بریات پێ نەیتوانێت دی نازانم مۆڵەتی پێ وڵای جاوەش ببێ مۆڵەت باش نییە بگەڕی باش نییە بگەڕی دەستخۆشحاڵم زۆر بەڕێزی مامۆستاگیان چۆنی بەڕێزی قوربان چۆنی باشی سواز بەڕێزی باسی بەهارەگەشتەکەم بۆ بکە بەهارەگەشتی ئەم ساڵ جیاوازی تێ لەگەڵ ساڵی ڕابردووە چێژێکت بینین ئەمڕۆکە بەژار بووی سەرەتا بەخێرتان دەکەین بەخێربن سەرچاومان وڵا تەبعانەمە بۆ دووەم ساڵە ئەو بەهارەگەشتە ڕێک دەخرێ دەستی جەماعەتش خۆش بێ وڵا بەهارەگە خۆشە جەوەکەی خۆشە و بە حکمی ئەو ساڵ کە بارانیشی باشیش باریوە جەوەکەی یەکزار خۆشەوەڵا بەخێر بینیوەش خۆش بێ ئاخوا ئەگەر بینە لای کاک ئەسەنی دوو قسەمان بخوا کاک ئەسەن چۆنی توشم دەکەی بەخێر هەرمایکی کەس بۆ خۆت بگرە کاک ئەسەن حاڵت چییە؟ والله باشا چاوت باز دەکەم سلامت بیارەوی ئیقامەت وەرگرتوویانە تۆش هەر پەنابەری من لەبێژۆرم گرتەوە 22 ساڵێک ئیقامەت وەرگرتەوە بۆتە جنسیەش ئەرێ بەخوای مامۆستا هەڵبەست پاروەری نەگرت بوو بەس ئەو ساڵ پێماوە من لەبێژۆرم گرتووە یاخوا بەخێر بن سەلامت بی کاک ئەسەن باسی بەهارەگەشتەکەم بۆ بکە بەهارەگەشتی ئەم ساڵ چۆنە والله زیاد تا بڵێ بەهارێکی خۆشە لەخوای بە زیاد بێ باران زۆرن خەڵکیش پێم وابێ لەبەردەوا مشتیوە هەر جوعان بوان دەکرێ بێنێ ئەوڕۆ کەش پێم وابێ ڕۆژی سەیران و گەشتی مرۆ دەروونانە بەڵام بەڕاستی جادەکەی ناخۆشە جادەکەی ناخۆشەوە هیچ ئەمی لەگەڵتم تەوالیتی لێنین جادەکەی زۆر ناخۆشە دەنا حتا بڵێ شوێنێکی خۆشە خۆی ڕاستی پشدەر شوێنی زۆر تایبەت و خۆش و جوانی هەیە هەموو تایبەت بەڵام خزمەت گوزاری نیە نا خزمەت گوزاری نیە ئێستا تۆ بزانە شەروەتیش ئەنی ئەو شوێنە خۆشە شوێنی تایبەتەویش شوێنێکی باو شوێنیش خۆی خەڵک زۆر ڕووی تێدەکات تەوالیتی لێنی خەڵک ئەگەر بۆ دەست باوەگانیش لێ بچێتە مزگەوتەکە ڕاست دەکەی وڵامە بەڕاستی داوا دەکەین لە حکوومەت ئەگەر بە کومڕوخوا ئەو ڕێو بارانە خۆشکان تەوالیداری بۆ بکەن کاکە خەڵک زۆر ڕووی تێدەکات شوێنێکی خۆشە بەهارێکی خۆشە ئێوەش بەخێر بن دەستخۆش کاکە چەند خۆشحاڵ بووین بە دیداری هەموو لایەکتان دەستان خۆش بێ ئەوش ئیقامەی وەرگرتووەوی مامۆستاگیان وەرە کاکە ئەوە لەسەر تۆ وەستاوینەوە دەڵێ ئەوەزەوە زۆر دڵت خۆشە هەر زۆر جا بە خۆت نازانین چۆنە وڵات دەزانێت ئێدەتا یاری خۆمان لێت تێدەگەم ئەو پیاگە ئەو هەستەیە بۆ دەزانی مامۆستا چۆنی وەرە کاکە تۆش دوو قسەمان بۆ بکە وەرە مامۆستا هەڵبەست هەل لە دوورەوە نازانم دڵە چاوی بە ئاوەزاوای کەوت زەنگی دڵخۆشی لێدا چۆنی باشی بەڕێزن سەر شایم لەکوێوە هاتی جەناب لە دەربەنی خانەوە لە دەربەندی خان ئەگەر جیاوازیەکم بۆ بکەی هەم لە ڕووی سروشەکەیەوە هەم لە ڕووی چێشوەرگرتنیەوە کە لەم بەهارە گەشتە و لەم شوێنە سیاعی پشدەرێ بەشدار بووی لێرە تا چەند وڵاهی وەکو خۆشی هەردوو لا خۆش ماشەڵڵا ئەم ساڵ چونکە باران و بە فروشتەکەی زۆر خۆش جەوەکەی جیاوازیەکە تەنها ئەتوانم بڵێم لە ڕووی ئەوەی کە تۆزێک لای ئێمە گەرمترە فەرقەکەی تەنها ئەوە نەیە ئێرە تۆزێ ساتر و جەوەکەی تۆزە فەرقی هەیە لەگەڵاگینا ئەگەر لێ تەوازنێکی وەردەگرین لەوان هەردووکیدا ئەوێ شەر زۆر خۆشە هەردووکیان تایبەت ئەوێ بە حکمی ئەمساڵ دەریاچەکە تەواو پڕ بووە ماشەڵڵا هەر بەرنێت زۆر گەشتیار بوات و ێرش ماشەڵڵا شوێنێکی زۆر خۆش و ئەم بەهارە گەشتانە لەوێ دەکرێن وڵای ئەکرێت بەس بەو شێوەنە بەو شێوەنە لە پشدەر ئێستا ینی ماوەی چەند ساڵێک ینی زۆر بە فراوانی دەکرێت تۆکو کەسێکی دەربەندی خان ئەم بەهارە گەشتانە چۆن دەبینی بەلاتەوە چۆنن ینی شتێکی باشی خراپەوەی خزمان و دووەسان و یەکتری ئاشناکردن زۆر خۆش تایبەت
دەستخان بەخێرن سەر چاوە کاک عومەر و بەڕێزش کاک عومەر چۆنی چۆنی قوربان بەخێر بێ ناخواتە چاوان کاک عومەر بەڵێ چیمان بۆ باز دەکەیت سەبارەت بەم بەهارە گەشتانە وڵایی لە خۆی بەزیادوێ ئەو ساڵ بەهارێکی خۆشە سپاس بۆخۆی باران و جەوێکی خۆش هەیە و خەڵک دڵی خۆشە بەو بەهارێ بۆ ئەنجار بەنسبەت دەروینێەوەم باز دەکەم ئەمن دەروینەی دەرونەی خەرچی هێرم بەڵێ تۆ بڵێ دەروینێ تاریخێکی کۆنی هەیە دیەک نیە بڵێ تازە بێ یان تازە دروست بوو بێ ئەمە باپیرانمان لێرە بوو کە لێرە بوون باسی ئەوی دەکەن ئەو دەیە ساڵێکی لەو منتیقەی لە هەموو منتیقەی پشدەرێت تاعون هاتووە تاعون مردووە بەڵێ نازانمەوە نەبۆتان باسکراوە نەنا لەبەرەوەی ئەمە کەمی بۆمان باسکە بڵێ ئەگە تاعون هاتووە لە هەموو دەیەکان ڕۆژانە خەڵک ئەگەر چوار نەوێراوە بستە ناو دەیەکەی بڵین لە شوێنێکی بەرزەوە بڵین ئێرە دەی دەروینە لەو باسکەی بانجان کردوە چێ مردووە چێ نەمردووە یان نەوێراوە نزیک ببنەوە کەس نەوێراوە بۆ نەبووە کەس مەمنوعیان کردووە کەس چیتە ناو دەیەکەی لەو دەی دەروینە کەس نەمردووە کەس نەمردووە کە کابراایەک خەون دەبینی کە لە خەوەیدا خەونێ دەبینی هەر چوار دەورەی دیەکەی گیراوە چۆن یعنی بە وەک چۆن دەڵێ حەسکەریەکدارە بەسی پیاو چاکوشت نانێشتوە بە ناوێت وایە کە لێچان داوەتەوە معناکەی هەر چوار دەورەی ئیماندارە ئێرە حەزێرەکە ئیماندارەکانیشت تۆ باسی بکە کوڕە هەر پێمان خۆشە ئەوە ئیمانداری حاجی ئیسماعیلە دوای پێی دەڵێ این خرەفات تۆڵێ دێتە خوارد بەڵێ ئێرە ئیمانداری دزۆکانە ئێرە شێخ ئەحمەدە ئێرە پول زێندیلەیە هەرێکە ناوێکیان هەیە نادانم ئەوەش قەبرە غەریبانە ئەوە ئیماندارە چووکەڵەیە ئەوە شێخ حەمزەی بێخاڵەیە دێوەرە ئەوە ئیمانداری ڕشکەنجیرێ ئەو باسکە هەر چوار دەورەی قەبرستانە و ئیماندارە مەلاکەی لێکیدا بەهۆی ئەو پیاو چاکانەوە هیچ نەخۆشیەک و تاعونێک ڕووی دەو دێمەی نەکردی سبحان الله ئەرێ وەڵا ئەو باشەزانی بەڵان ئەو زەین وشتی چاک نەماوە خی گەورە تەمەندرێت لەر ساختان کە ئینشاءالله هەر لە خۆشیدا بن دەستان خۆش بێ ئاخوا خۆشحاڵ بووین دەست خۆش بێ ئاخوا دەستان خۆش بێ بەخێر خۆش بێ ئاخوا خۆشەویستان بەردەوامی لە بەهارە گەشتەکەی مڕە و دەروونە دیارە خاتونە بەڕێزانش دەیانوێت قسە بکەن لەسەر بەهارە گەشتەکە سیماخان چۆنی زۆر سوپاس باشبی زۆر سوپاس باسێکی بەهارە گەشتی ئەمڕۆم بۆ بکە جیاوازیم بۆ بکە لەگەڵ ساڵی ڕابردوو هەر بە خێر بێن سەرچاوان میوانەکان خەڵکی گوندی هەر ئاوادان بێ دەروینێ هەر ئاوادان بێ کوردستان هیچ فەرقینێ ئەو گوند و ئەو گوند هەومان هەر کوردین هەرتی هاتوشە بە بێگانە حساب نیە هەر ماڵی خۆیەتی من کچی عربیم هەر ئەسڵی دەروینەیە باب ئەسڵەکەنە مارکەین ماوەساڵ بەسی قامەی وەرگرتووە دەڵێن قامم دێتەوە هەر بەخێر خۆش بێ ئاخوا خاتونی وەر قسە دەکەن خاتون چۆنی باشی باسی بەهارە گەشتی ئەمڕۆم بۆ بکە پێتان چۆن بۆ ئەمڕۆ چێژێکتان بین لە بەهارە گەشتی زۆر خۆشی شوێنێک بوو جەوەکەی خۆش بوو دەستت خۆش بێ زۆر سپاس خاتون تۆ چۆنی یاخوا باشبی بەهارە گەشتی ئەم ساڵ لەگەڵ ساڵی ڕابردووە بزانم ساڵی ڕابردووش بەشداریت کردووە کە جیاوازیمان بۆ بکەی لەگەڵ ساڵی ڕابردوو تا چەند ئەم ساڵ بەلاتانەوە خۆشە وەڵاهی ڕاستێکی خۆشەکەی لۆیدا خزمانم و کۆبووینەتەوە لێرە ئەو بە هەمووی هەیە زاواکانمان هاتوون بووکەکانمان خزمانی ڕۆژهەڵاتاتون ئەوە زۆر خۆشتی کرد زاواکان هەمویان ئیقامان وەرگرتویان سەماویان زاواکان لە پێشمەدا لێرە بوون تەواوە تازیسیانەوە باشتر هاتون چۆنی باشی یاخوا باشبی
تۆ باسێکی ئەوم بۆ کە ئەمڕۆ چی خۆشت بینی لەم بەهارە گەشتە بەهارە گەشتی ئەمڕۆت بەلاتەوە چۆن بوو؟ زیاتری خۆشیەکەیەوەی لەگەڵ خزم و کەس هاتوین بۆ ئێرە ئیدی جەوێکی زۆر خۆشی هەیە لەوێ دەچن بۆ بەهارە گەشت و یعنی سەفرە و سیاحیوانە بەڵێ ئەوێ شەریدی جیاوازێکی وای نییە هەمووی بڵێ لەڕووی کللتورەکانەوە هیچ جیاوازێکی هەریێڵە چۆن هەممان کوردینی ڕاستەوە هیچ چ شتێکت بینی چت بەدی کرد کە بەلاتەوە جوان نەبوو بێ و پێشنیارت چیەگە ساڵانی داهاتوو ئەم جۆرە بەهارە گەشتانە سازکران هەموو شتێکی زۆر خۆش و عالی Go.